یعنی نەگەر ئاسانترە تۆ ژیانت زۆر ئاسان دەبێت کاتێک کە تۆ ئەو تموحانت نەمان کە لە شتانێکا بینیوتن بە وەهمی گەورەت کردوون ئیتر ژیانت ئاسان دەبێت چونکە تۆ ئەو تموحانەی کاتەوە ئەو شتانی ئاوا گەورەی دەبینی و دەتەوێت دەستی خەی مانوو دەبیە تا دەستیان خەیت یعنی تۆ بۆ نمونە ئەو شتانەی کە هەن ئەوانەی کە دێن سەیارەیە فلانە مڵک و ماڵە ئەمە کاتێک کە تۆ قیمەتەکەی وەک خۆی وەرت گرە و قیمەتەی نامێنێ ئەوەی کە ئێستا لە مێشکی خێڵ خەڵکایە یعنی تۆ ئەگەر سیارەیەکی بەرزی و باشە دەبێت تۆ هەیت ئەمە نامێنێ ئەی ئەمە نەماچی ئەو کاتە تۆ جود ناکەی ئەمە موینە سەرف ناکەی چی بەم ڕێگای هەتا ئەو شتە دەستکەوێت چونکە بە بۆنەی ئەوە هەیت و ئەمەش جۆرەکە لە دۆنکی شۆتێت بەڕاستی یعنی چی یعنی تۆ ئەمانە لە کۆڵ دەبێتەوە لە ڕاستی ینی ئیسراحەت دەکەی لە ڕووی عەمەلیەوە ڕێک پێچەوانەیە لە ڕووی عەمەلیەوە ژیانت بۆ ئاسان دەکات ئەو ژیانەی کە تۆ هەمومان گیرۆدەی بووین و هەر هەیە و هەر ڕادەکەین ئەمە ئاسان دەکات یعنی شتەکان فعلەن لە ڕووی تیۆریە و کوتمان ئاسانە بەڵام لە ڕووی عەمەلیەوە ڕێک پێچەوانەکەی وایە یعنی چەند تۆ نزیک کەبیتەوە لەوەی کە بیر بکەیتەوە و بگەی بە ڕاستیەکان و ئەو وەهمە دەرەکیانە بەرەبەرە ئەو بەها گەور و سەیر و سەمەرانە درراوە بەو شتانە بەهاکانیش دەگۆڕێن ینی ئیمساڵ شتانێک بەهایان هەیە ساڵێکی تر شتانێکی تر بەهایان ئیمساڵ شتێکە ساڵێکی تر شتێکی ترە ساڵێکی تر ئەمە ناخوا دەبێت بکەویتە شوێنەوە ئێتر ڕۆژ بە ڕۆژ ئەم داواکاریان ئەم تموحانە دەگۆڕێن تۆش هەر دەبێت ڕاکەیت بۆچی بۆ ئەوەی فریای و بوونت کەویت فریای بوونت چۆن کەوی بۆ چونکە ئێستا ئەمە باوە تۆ دەبێت بچیتە ناو ئەوە تا هەبیت ئەمە چییە ئەمە هەر بەڕاستی یاریەک کە ئاوا دەیت بیری لێ دەکەیتەوە یاریەکی زۆر زۆر مناڵانەیە بەڵام خەیاڵەکەت کردوویەتی بە شتێکی ڕاستەقینە وەخ ئەم خەیاڵە ئەرکێکی خستووەتە ئەستۆت لە ژێریا بەر نابێت ئێوە ئەم هەموو پەستی و بێتاقەتی و عەبەسیەتەی لە ناو ئێمە هەیە چییە ئەم شتانە هەن و ئێمە ناتوانین دەستیان خێن لە کاتێکا شتەکان وەمن ینی تۆ کە پێشی بگەی ئەمە وجودت دەداتێ هیچت نالاتی ئەمە تەنها لە لای خەڵکا دەوروبەرەکە سێرێکت دەکا و ئەوی چونکە و خەیاڵی هەیە تۆ شتێکی زۆر مهمی و هیچیش نییە شتەکانیانی هەمووی لەناو خەیاڵایە و ئەمانە لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگایەکی تر دەگۆڕێن لە ئەڵمانیا پاسگیرێک زۆر مهمترە لە سیارەیەکی بەرز چونکە بەهاکانیان دەستکاری کردووە لەوێ کەسەکە محافزی شارەکەیە بە پاسکیل دەسوورێتەوە شخصیەتە پاسکیلت پێ بێت نەک سیارێکی بەرزت ئەمانە دەگۆڕێنە ئەکە دەگۆڕێن یانی چییان ئەمانە ئەسڵەن بەهایەکی ئیتیفاقییان هەیە بە ڕاستەقینەکەی خۆیان نییە ئەیتر لێرەوە ئێمە ینی بیرکردنەوە لە فەزیلەتەکان ئەوە بوو کە ئاراس و ڕژاندی وەکو بڵێ بیرکردنەوە لە هاوڕێیەتی سەختە فعلەن بگەیتە هاوڕێیەتی ڕاستەقینە لێ تێبگەی بەڵام لە عینی کاتا لە ژیانی ڕۆژانە دوو هاوڕێ کە بەو هاوڕێیەتی ڕاستەقینە هاوڕێیەتین ئەوەندارکیان لەسەر یەک بوون بۆچی چونکە شت بۆ یەک ناکەن ئەوە نانیە تو من ئەو شتم بۆ کردی و تۆ ئەو شتە بۆ کردم و جۆرێک لە وابەستە بوون و ئەمانە دروست بێت بەڵام هاوڕێیەتیەکە بە مەعنا تەبیعیەکەی پڕە لە ئەرک یعنی تۆ ئەگەر ئەو جارێ هات بۆ ماڵە تۆ نەچی بۆ ماڵی تر تەواو دنیا کاول دەبێت یعنی بڕێشتی مناڵانە هەن ئەم پەیوەندیە هەڵدەتەکێنن 20 ساڵە هاوڕێن کەچی یەک شتی بچووک دێم هاوڕێیەتی کۆتایی پێدێنێ بۆچی چونکە ئەمار قەرز و قۆڵایە ئەوەی کە ینی ڕایان گرتووە جۆرێک هینەیان ڕاگرتووە هەر ئاوا بڕوە بەس لەوی ترا تۆ ئەم بارگرانیەت نییە بەڕاستی لە هاوڕێیەتی تەبیعیەکە بارگرانیە هەموو پەیوەندیەکان بارگرانین لە ڕاستیان هەر هەمووی بارگرانیە ینی پەیوەندی خێزانی لەبەرەوەی وشارێتیانە بارگرانیە برا هەر بارگرانە دەکا خوشکە هەر بارگرانە دەکا کەستە هەر بارگرانە دەکا بارگرانین بەسەر یەکەوە ئەمە واقع ئەو ینی کەس ناتوانێت پێم بڵێوانیە لە ژیانەکەمانە دیارە ئەمە شتێک نییە بڵێ تۆ وانیە ئەمە دەردەکەیە ئەوەیە کە فعلەن ئەو وشاریت نییە
وەکام وشیاریە پەیدا بوو بارگرانی بەسەریەکەوە نامێنێ. من بارگران نابم بەسەر هاوڕێکەمەوە، بەسەر خوشکەکەمەوە، بەسەر ئەمە نییە تۆەوە بۆ من کردو منەوەم بۆ تۆ کردو تۆ ئاوا و من ئاوا و ئەم من و تۆیە نامێنێ، چونکە من ئەو کاتە بۆ ئەو شتێک ناکەم، دەیکەم بەس بۆ ئەوی ناکەم وە قەرزاریشی ناکەم ئەمەم کرد ئەو بۆم بکاتەوە. ئەم قەرز و قۆڵایە نامێنێ. پێکەواتە فعلەن هاوڕێیەتی ژیان ئاسان دەکات، ئەوی تر کەهینە خەیاڵیەکەیە ئەمە سەختی دەکات. و نازانم وابزانم ڕۆشتە ئەوەی کە من بۆ خۆشم هەر شتێک بوو پرسیارەکە زۆر وردبوو، جاکردنەوەی ئەوەی کە لە بیرکردنەوە گەیشتن بەمە تێپەڕاندنی وەهمەکان، ئەو وەهمانەی کە خراونەتە ناو خەیاڵمان، وەشیکردنەوەیان و لێکدانەوەیان و ینی دنیا وەک ئەوەی کە هەیە بیبینین ئاسان نییە، چونکە ئەم دنیاە حەزەکان و ئارزوەکانی ئێمە شتانێکی بەهای تری پێداوە، بە شتەکان بەهای تری داوە. ئەمە ئاسان نییە ئەم وەهمە لە دنیادا ماڵین، بەڵام لە عینی کاتە ئەگەر ئەم وەهمەمان لە دنیادا ماڵی، ژیانی واقعیمان و ژیانی پێکەوەیمان زۆر زۆر ئاسان دەبێت. و ئەو زەخت و فشارەی کە دایمە ئێمە لەسەر یەکەمانەوە حەز دەکەین ڕاکەین، دایمە حەز دەکەین بچینە شوێنە کەسی تیان نەبی. ئەمانە هەمووی ڕەبتە بەوە کە ئەم وەهمانەن وا دەکەن ژیاناوا وێران بێت. و من باسی ئایدۆلۆژیا دەکەم، باسی وەهمەکان دەکەم، باسی شتێک دەکەم کە بە وەهمی هێنراوەتەوە، شتێکە ڕاستەقینەیە بەڵام دواتر تەمسیل دەکرێتەوە دەکرێت بە وەهم. وەکە تەمسیل بوو تەواویتر تۆ دێنیت ئەوەی کە هەیە دێنی لە واقعەکە وێنای دەکەیتەوە کە ئەسڵەن ئەم زەمینە واقعە هیچ ڕەبتی بەویترەوە نیە، ینی بە زۆر تۆ دێنیت خەیاڵێک فەرز دەکەی لەسەر واقع، لەسەر کەسەکانی ناواقع، ئەو کاتەوە بارگەرنیە دووزێت. من تەسەورێکم هەیە بۆ براکەم، برا دەبێ وابێ من بەپێ ئەم خەیاڵەم کە هەمە برای فلانەکە وایە ها لەگەڵ فلانەکە ساب دەبێت برای منیش وابێ لەگەڵ منە. ئیتر دێم یەک زەختی گەورە دەخەمە سەر ئەوەی کە ناوم ناوە برا لە خەیاڵی خۆمە، ئەویش لە خەیاڵی خۆیان برایەکەیە ئاوە ئەم هینە دروست دەبێت، ئەم کارەساتە دروست دەبێت. ئەو کاتە هەردووکیان زەخت لە یەک دەکەن و کەسیش نازانێ، ئەم دەزانێ بۆ زەخت لەو دەکات، پێی وانێ زەختی دەرەکات، پێی وایە ئەمە بە واجبی خۆی هەڵناسێ دەبێ واجبەکەی جێبەجێ بکات، ئەویش پێی وایە بە واجبی خۆی هەڵناسێ. ئیتر لێرە ئەمە دروست دەبێت کە ئێستا هەیە.